موشکێکی جۆری سیرکۆنی تێگرت لە دەریای سپیەوە بە هەموو ئاسیا ڕەت بوو، بە هەموو وڵاتانە ڕەت بوو، چوو لە دەریای بارنس لە هەدەفێکیدا سەروی یابان. ئێمە ئەگەر بڵین لە هەفتا ژێردەریایی ئەمریکا 14 دانەی ئۆتۆمیە، یعنی هەمووی نییە. بۆ نمونە USS ڤرجینیا کە ئەمە شتێکی سێرە، ینی هەتاکو لە بن دەریا سورعەتی ئەگاتە 25 عقدە، عقدەی بەحری، ئەوە بە کیلۆمەتر و بە میل حیساب ناکرێ، ینی دەریا بە عقدە حیسابەکرێ، پێڵەن عقدە بەحریە. هەر عقدەیەکی بەحریش کیلۆمەترێک و 852 مترە، نزیکە لە 2 کیلۆمەتر، نێزیکە لە 2 کیلۆمەتر لە سەعاتێکە. باش یانی سرعتی کەوتمان ئەگەر بڵین 10 عقدەی بەحری بێتن واتە ئەکاتە 18 کیلۆمەتر و نیو تقریبن لە سەعاتێکە، بەڵام ئەم سرعتی 25 عقدەی بەحری، ینی زیاترە توانێت لە 18 کیلۆمەتر لە بناو کە دێتە بانەوە سرعتی کەمترە بێتن، ئەوە نیە وەکو بنەوە، یعنی حساب کە 5 عقدەی لێ ئەڕوا کە دێتە بانەوە. مهم ئەم موشەکانی کە هەڵیەگرێتن لە زۆر جۆرایە، تایبەتی هەموو ژێردەریاکان موشک پێڵەنە سەواری خلموجەنەحە، ینی موشکی باڵدار لە جۆری تۆماهۆک و کروز، ئەمانە بە مەدای 1700 کیلۆمەتر ئەڕوا. لە هەمان کاتە ئێستا کە ئەم ژێردەریا نوێەکان تازەکان توانێ بەرگری ئاسمانی تایە، توانێت شەڕێ دەریاوە تێگرێتن بۆ ئاسمان، ینی هەمووشی بە مانگی دەستکرد بەستراوەتەوە بڕوامەکە، ینی هین دەبێتن ئاگای لە دەوروبەری خۆی هەیە، ئاگای لە دەوروبەری خۆی هەیە تقریبا بە مەسافەی بڵە 400 کیلۆمەتر زیاتر کە چی ڕوەداتن، ئەتوانێت لە دووری 4000 کیلۆمەترەوە لە هەدەفی دەریا بدا، لە باخیرەیە بداتن ئەو غەواسەیە. ئەنجا ئەو موشەکانی کە هەڵیەگرێتن بۆ نمونە بۆینگ هاربۆن بەکاردێنێتن، سەواری خلموجەنەحە تۆماهۆک و کروز بەکاردێنێتن، جۆری موشکی SM بەکاردێنێتن. جگەلەوە هەر ژێردەریایە عەدەدێکی خۆی هەیە، هەیە 16 ئۆتۆمی هەڵەگرێ، هەیە 10 هەڵەگرێتن، هەمووی یەک نییە. ئەمە ئەتۆمیەکان ئۆتۆمیەکان ناشتوانی بزانی بە تەواوەتی تایبەتی مەسەڵەن بۆ نمونە ژێردەریایی ڕووس کازان سێرا 11 نەوەک ئێمە ئەمریکا جارێ خۆی نازانێ ئەمە چی پێیە ئەم جۆرە ژێردەریایانە، ینی نهێنیە شاردراوەیە، بەڵام لە 100 ئۆتۆمی تایە، تەکیدیشن کە موشکی سیرکۆنی تایە، ینی بۆ نمونە سێرا 11 موشکێکی تێگر لە دەریای سپیەوە، ژێردەریایەکی ڕووسە، موشکێکی جۆری سیرکۆنی تێگرت لە دەریای سپیەوە بە هەموو ئاسیا ڕەت بوو، بە هەموو وڵاتانە ڕەت بوو، چوو لە دەریای بارنس لە هەدەفێکیدا سەروی یابان، سی بەسافەکەی بکە و هەدەفەکەی هێنا. تەنها ئەم زانیاریە هەیە لەسەر ئەمانە، زانیاری کە بە تەواوەتی 100% ناتوانانی کەمانە شاردراوە. جێگەی مەترسیشن ئەم ژێردەریا ئەتۆمیانە. تۆ ئێستاکە مەسەڵەن ئەمریکا و رووسیا بە دەرەجە یەک، کە ڕووس ئەڵێ ثالوثن نەوویوی سێی ئۆتۆمیەکەم، ثالوثنەوەی چییە؟ ئاسمان، زەوی، ژێردەریا. ژێردەریا ینی دوایەوە لە بیرت نەچێت ژێردەریا گاتە سنووری وڵاتان، پێویست ناکات تۆ موشەکێ لە ئەمریکاوە تێگری بۆ رووسیا، ژێردەریاکە خۆی دەچێت نزیکێتی 40 دقەی بوێ 30 دقەی بوێ بە جۆری موشەکەکە ئەگەر هایپەرسۆنیک بێتن یاننا، ئەمەە کاتێوێت تا کۆگا ئەم مەسافەیە تۆ توانی ڕادارات و ئەجزەی ئەنڤاری مبەکر و موشکی بڵین مانگی دەستکرد لە ئاسمان کە بیبینێ، بەڵام تۆ کە بشیتە نێزیک وڵاتەکە و لێی بدەی لەبەرەوە ینی ژێردەریا ئەساسە کە بمێنێ لە وڵاتانەیە و بەکاربێتن و لە ناو ناچێت کەس وازی لێ